کێشەی دارایی و کۆمەڵایەتی قەلەقی ئینسان دروست ئەکات. کێشەی دارایی، پارە، موچە، معاش و هەروەها کێشەی خێزانی. چەند جاری تریش باسم کردووە لە خزمەتانە. هەر کەسێک لە کاتی فەقیریتە، هەر کەسێک لە کاتی کێشەی خێزانی تا قسەی پێوتی شکانتیەوە قەت لە بیری مەکە، بزانە قسەی دەم جێگیر بووە لە دڵە ئەنجاوتراوە کە پێتی وت تۆ کەی ماڵی ژنهێنانی قەت لە بیری مەکە، پێتی وت تۆ کەی پیاوی کێشەی خێزانەکەت حەل بکەی قەت لە بیری مەکە. لێیان خۆش بە بەڵام ناوەکانیان لە بیر مەکە. ئەو قسەی زانایانی دەروونناسیە. بۆیە من بە فەزلی خوا لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە زیاد ئیشم لەسەر ئەو بابەتانەیە. ئیتر خەڵک پێم ئەڵێ دڵی بچووکە، حەسوودە، حاقیدە، هەرچی ئەڵێن بیڵێ، خۆمە ناسم و ئێوەش بۆ خۆتان بوختانی خۆتان بکەن. ڕاستکردنەوەی بیر و باوەڕ هیچی کەمتر نییە لە ڕاستکردنەوەی عەقڵێت. ئەگەر من هەڵبسم ڕێگا بە گەنجێک نیشان بدەم بکەوێتە سەر ڕێگای خۆی و ڕێ بە حاجیەکش نیشان بدەم بکەوێتە سەر بیر و باوەڕی خۆی، هیچ فەرقێکی نییە. ئەمیان بۆ دنیاوە و یان بۆ قیامەت. کەواتە وریا بنە و کەسانی کە کێشەی خێزانیان هەیە یەکەم شت هەوڵ بدە کێشەی خێزانی چارەسەر بکە. بەو خوایە هەمومان زۆری نەمانەوەی کە بەڕێستان دانیشتون زۆریتان خێزانتان هەیە، بچیت نازەی نیعمەت بخۆی، جوانترین سیارە و خانووتە بێت، وەڵڵاهی خێزانەکەت لەگەڵ یا گونجاو نەبی تۆ مرتاح نیت. دەستی بگرە و سڵحی لەگەڵا بکە. پیاوی وایە سوبحان الله بە شانازی وڵێ وڵات 4 مانگە لەگەڵ ژنەکەمان قسەم نەکردووە. چ شانازیەکە؟ چ پیاوەتیەکە؟ چۆن خوا ئەوەی پێخۆشە؟ ئاوا میوان بەڕێەکەی بۆ میوان ئەتەوێ، بۆ سەرجێی ئەتەوێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی کەستان وەکو عەبد نەدەن لە ژنەکانتان، تێیان هەڵدەن، سەریان بشکێن و لە کۆتای ڕۆژا بڵێ ئادەی ئافرەت لەگەڵمان ناخەوی. کوردەواری وتەنی بەچی ڕوویەکەوە داوای سەرجێی لێەکەی. کێشەکانمان با حەلکەین. کێشەی خێزانی، کێشەی دارایی، فەقیری عەیبە نییە. فەقیرەکان 500 ساڵ پێش دەوڵەمەندەکان ئەچنە بەهەشتەوە. بەڵام من مەبەستمەوەی ئینسان بۆی دڵڕاوکێ نەبێ لەگەڵ مناڵەکان و ژنەکە تا سڵح بکە. توو ڕەش بوویت مەیە لە ڕۆژێک 2 ڕۆژی بەسەرا بڕێ. 2 ڕۆژ هەر زۆرە، سەعاتێک نامەیەکی بۆ بنێرە بڵێ تۆ لەسەر حەقیت. ئافرەت قسەی هەیە، زمانی هەیە، تێبگێنە. حەدیسەکە فەرمێت ئەبێ ئافرەتانە جوابن بڵێن چاومان ناڕژین و تامی خواردن ناکەین هەدا تۆیمان لێ ڕازی نەبێ. با ئافرەتانیش لە خوا بترسن ڕێزی پیاوەکانیان بگرن، لە کاتی خۆیان نانوچیان بۆ حازرکەن، جلەکانیان بۆ حازرکەن، ڕێزیان بگرن، ڕێزی کەسوکاریان بگرن. زمانتان تیژ نەبێ بەرامبەر بە پیاوەکانتان. بزانە فەئینەما هووە جەنەتوکی و ناروکی، پیاوەکەت بەهەشت و جەهەنەمی تۆیە. سوێن بە ئەڵڵا لەسەر حەق لێت ڕازی نەبێ ناچیتە بەهەشت. ئەگەر وەکو وترێت ناوچەوانشت لە سەجدا ڕۆشت بێت.